قوتابخانە زۆرن لە سووران، بەڵام کۆلێژی ئێشق قوتابخانەی ئێشق پێم باشترین قوتابخانە بوو، هەم لانی لە بەستافەکەی و مامۆستایەکان و لە لانی زانستی و پەروەردەیش ڕاستی زۆر قوتابیەکان فێلیشتی باش دەبن، خاص لانی پەروەردەیەکەی لانی زانستیەکەی ستافەکەشی زۆر وەکو خێزانەکن لەگەڵ عایلەی تەڵەبەی. گۆڕانکاریەکی زۆرم لە منداڵەکانم دی، دوو منداڵم لێرەیە، هەم لە لانی زانستی و هەم لە لانی پەروەردەی، هەم لە لانی زمانیش کە زمانی مەسەلەن ئینگلیزی و تورکی فێر دەبن، گرنگیەکی زۆریش بە زمانی دایک دەدەن، خاص لە وانەی کوردی مەسەلەن ئەوە ڕۆژی زمانی کوردیە، زمانی دایکان، لە ڕۆژی جلی کورد لانی هونەریەکان و زانستیەکان و زمانەکان گرنگیەکی زۆریان پێ دەدەن. ئەو چاڵاکیانەی کە لە قوتابخانەش دەکرێن ئەوانەوە دەکەن ئیسیفادەیەکی زۆریان هەبی لە بۆ منداڵەکانمان. لە لانی زانستی پەروەردەی چاڵاکیەکانیش زۆر باشە، یعنی گۆڕانکاری لە مناڵەکانمان دیتە لانی ڕەفتاری و مەسەلەن کە دێنەوە هەست دەکەین گۆڕاینە. منیش وەکو مامۆستایەک، بەڵام قوتابخانەی ئێشق باشترین قوتابخانەیە لە کنە من، چونکە هەم ستافەکەی هەم مامۆستایەکانی هیوادارم هەر بەردام بن و سەرکەوتوش بن.